چێژ لە چ شتێک ئەبینیت؟ کارەکەت یاخود سەفەرکردن لەگەڵ ئەندامانی خێزانەکەت یاخود قاوە خواردنەوەیەک لەگەڵ هاوڕێکەت. سڵاوتان لەبێت بینەرانی وێزگە نیوز. ئەمڕۆ لە هاوڵاتیان ئەپرسین چێژ لە چ شتێک ئەبینن لە ژیانە. بینەرمان بن. سڵاو بەخێرن سەرچاو بەخێربن. بزانین هەریەکە و چێژ لە شتێک ئەبینێ بۆ نمونە لەگەڵ خێزانەکەیە بێ یا سەفەرکردن بێ. بابزانین بەڕێزت چێژ لە چ شتێک ئەبینی؟ وەک سەیران سەفەرکردن خۆشە لەگەڵ ئایلەکە تا بچی بۆ دەرەوە بە تەنیایی نەبی ئایلەی زۆر خۆشە. وەڵای چێژ خۆشە لەگەڵ هاوڕێکان تا ئیترچی لە دام بێ چ لە ماڵەوە بێ دانیشی دوو قسەی خۆشەکەی باسی یادگاری کۆنەکەی. بابزانین بەڕێزت چێژ لە چ شتێک ئەبینی؟ سەرەتا بەخێراتنی کاناڵەکەتانەکەم بەخێر بن سەر چاوم. وەڵای لەسەر ژیان خۆشە، ژیان زۆر خۆشەویستە، بەس بە بەردەوامی تاعاتی بکەی، نوێژ بکەی، ڕۆژوو بکەی، لە کەسابەت خۆشتر نییە. چاوەڕێی دەستی خەڵک نەکەی، کەسابەتی خۆت بکەی، چاو لە ماڵی خەڵک نەبێت، دانیشی کەسابەتی خۆت بکەی و هیچی تر. واتە بەڕێزت چێژ لە دوو شت ئەبینی، هەم عیبادەتی خوا هەمیش لە کەسابەت و پارەی حەڵال زۆر خۆشە. پارەی حەڵال زۆر خۆشە، کەسابەتێکی حەڵال بکەیت. ئێمە لێرە دانیشتوین بەس چاوی کەسابەتی حەڵاڵەکەن. چاومان لە ماڵی خەڵک نییە، چاومان لە ڕزقی خەڵک نییە، کەسابەتی خۆمانەکەین و هیچی تر. سەرەتا دەستخۆشی سایتەکەتان لێ یەکەم، سایتی ویزگە نوویس هاتنە ناو خەڵکەوە و وەرگرتنی ڕاکانی خەڵک، بیر و باوەڕەکانی خەڵک شتێکی زۆر چاکە و شتێکی مۆدرێنە لە هەموو وڵاتانە ئەمە هەیە. بەڕاستی من چێژ لەوە بینم یاسا لە وڵاتمانە بەرقەرار بێت. بەڕاستی عیبە کورد ئەوە گەچینە سەدەی 21 ئەبوایە پێشکەوتوترین دەوڵەت بووینایە لە هەموو شتێکەوە، بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ دیاردەی کوشتنی مامۆسای زانکۆ و دیاردەی کوشتنی زاوا و دیاردەی کوشتنی خەزور و باوک کوڕە کوژێ و ینی دیارد بەڕاستی بێتام بووە. من ئەو کاتە چێژ لە ژیانە بینم کە ئارامی و یاسا بەرقەرار بێ لە وڵاتمانە، بتوانین وەکو مرۆڤ بژین، وەک وڵاتان بژین. منیش کاتێک لەگەڵ هاوڕێیەکما حەزەکەم ئەو کاتی کە ئەڕۆم مناقەشەی کێشەیەکی سیاسی، کێشەیەکی چارەسەری ئەو نەخۆشیانەی لە میلەتەکەمان هەیە، ئەو نەخۆشیانەی تر درۆیە، خیانەتە، تاوانە، ئەم نەخۆشیانە نەیەڵین، باسی ئەوە بکەین، بەرەو وڵاتێ بڕۆین، وڵاتێکی مۆدرێن، وڵاتێک پڕ بێ لە خۆشی و چێژ لە وڵاتەکەمانە. مەبەستت ئەوەیە کاتێک لەگەڵ هاوڕێکەتا دائەنیشیت بە جۆرێک بیر بکەنەوە لە ئەوەی کە وڵات چۆن بەرەو پێش بڕوە، چۆن بەرە وڵاتێکی ئارام بڕوە. مەبەست ئەوەیە چێژ لەوە ئەبینی بیر لە داهاتوویەکی گەشت بۆ وڵاتەکەت بکەیتەوە. بەڵێ 100% بیر و باوەڕەکەی منێ پێکا. بەڵێ مەبەستمان ئەوەیە بتوانین وڵاتمان بەرەو پێش بڕین. زۆر عیبە خەڵکی کورد وای لێ هاتووە کوردستانی خۆش ناوێ، ئەمەش هەموو حیزبەکان هەر هەمیان تاوانبارن لەم بارەیە وای لێ کردو هەستی نیشتیمانیمان نەمێنێ. بڕواکەی من سەردەمی بەعەز ئەوەنە تامەزۆی وڵات بووم، ئەوەنە خاکم خۆشە بیست. درامای زنجیرە تەمسیلی ژاڵە کرا، یەک گوشەی تیا بوو کە بە پیاوی ئاغای و چڵکا و خۆر من ئەمزانی خۆم پاڵەوانی و فلیمم، یعنی چونکە دژی ئاغا بوو من ئەمزانی دژی حکومەتی بەعسا، ئەوەنە مرتاح بووم، ئەوەنە من لە سێم تەوەسە بووم ساڵی 85 ینی مێشکم ساڵە بوو سعیمە کرد لە سەربان کە ئادم سەیری ئەم تەمسیلە کرد مێشکم مرتاح بوو، ئەوەنە هەستی نەتەوایەتیم بەقوەت بوو، بە زۆر بەداخەوە بوو مەسئولین کە وایان کرد هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان دۆستی و هەستی وڵات دۆستی و وڵات پەرستیان لێ تەرە کردوین زۆر بەداخەوە.
قسە بۆ منە کە من قوتابی بووم ئەو کاتە تامم لە ژیان وەرەگرت ئەو کاتی مناڵیم خۆش بوو ژیان سادە بوو تامان وەرەکرد ئەگەڕین ئەچوین لەگەڵ هاوڕەکان ماچوین بۆ سێران لەگەڵ مەکتەبە چوین لەگەڵ دایک و باوکمە ئێستا ئەمە موشتەر زۆرە خواردنی زۆرە خەڵک تا ڕاتێکیش حاڵی باشە و بەس خەڵکەکە نەفسی مرتاع نییە خەڵک تێر ناخەوێ خەڵک معناتی ئەویش ئەگەڕێتەوە بۆ خەڵک زۆر تەکنەلۆژیا و مۆبایل بەکارێنێ نەفسی مرتاع نییە. زێد مەبەستت ئەوەیە پێشتر شتەکان کەم بوو بەڵام چێژن لە هەموو شتێک ئەبینی بەڵام ئێستا شتەکان زۆرن چێژیان لێ نابینین ئێستا شتەکان زۆرە خەڵک چێژی لێ نابینێ مێرچی ئالۆزە. سڵاو سڵاو تەژبەر با بزانین چێژ لە چ شتێکی ژیان تا ئەبینی زۆرێکمان چێژ لە کتێب خوێندنەوە بێ چێژ لە سیرکردنی فلم بێ چێژ لە پیاسەکردن بێ هەر یەکەمان چێژ لە شتێک ئەبینین بازانین بەڕێزی چێژ لە چ شتێک ئەبینی لەوەی لەگەڵ هاوڕەکان بچین بۆ دەرەوە بۆ سەفەر لەگەڵ خێزانەکەمە چش دەوە زۆر بینین بۆ منە لەگەڵ هاوڕەکان ناچین بۆ سەفەرێکی دوور و درێژ و بۆ مایەک بێکەوە بین و دا ئەکرد. سڵاو لە بەڕێستان با بزانین هەر یەکەمان چێژ لە شتێک ئەبینین بۆ نمونە سیرکردنی فلم بێت گەڕان بێت یاخود لەگەڵ خێزانەکەمانە سەفەر بکەین یاخود لەگەڵ خۆشەویستترین کەسمانە قاوێک بخۆینەوە با بزانین بەڕێزت چێژ لە چ شتێک ئەبینی. بەڵێ وڵی سەفەرکردن چێژێکی تەواو بە ئینسانە بەخشە زۆر یعنی ئاسوودەی بۆ ئینسان دیارێک بەڵام چێژوەرگردنیش ئێستا لە زۆر شتێکە بۆ نمونەوەکو کارێکی خێر کارێکی چاکە لەگەڵ کەسێکی ئازیستا بەڵێ سەفەرکردن زۆر چێژ بۆکو خۆمە سەفەرکردن بە زۆر بە سەفەرکردن چێژوەرەگرم بڵێ بەکاری چاکە یعنی خێرکردن بۆ نمونە دەستی هاوکاری بۆ بەرامبەرەکە درێژ بکەیکە ئەو بۆ نەپێویستی بە ئەوەیە وەکو زۆر شتێکەوە. سڵاو لێ تۆش دایکان خۆش بێ. بزانین هەر یەکەمان چێژ لە شتێک ئەبینین سەردانیکردنی خزم و کەس بێت یاخود لەگەڵ هاوڕێکەمانە بین با بزانین بەڕێز چێژ لە چ شتێک ئەبینی. وەڵام من چێژ لەوە بینم دایم سەردانی خزم و کەس و کار بکەیت و لەگەڵ خێزانی خۆتا دایمە سەفەرکەی بۆ شوێنان و لەگەڵ خێزانی خۆتا دانیشیت و ئەو شتانە. گابرێل گارسیا مارکس لە وتەیەکیدا ئەڵێت چێژ لەو کاتە ببینە کە تیایدا ئەژیت ڕەنگە سبەی دەرفەتی ژیانکردنن نەبێت تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.